شاندی باڵای هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی مەسرور بارزانانی ڕاوێژکاری ئەنجومەنی یاساییی هەرێمی کوردستان لەگەڵ سیناتۆری ناسراوی ئەمریکی جۆن مەکین کۆبوونەوە. با جۆرەی پامنێری کوردستان 24 لە واشنگتن لە کۆبوونەوەکەدا کە فواد حوسێن سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێمی کوردستان و بەیان سامی عەبدوڕەحمان ئامادەی بوون. مەکین خۆشحاڵی خۆی بە دیتنی شاندی هەرێمی کوردستان دەربڕی و ڕایگەیاندووە دەتوانن پشت بە دۆستایەتی و پشتگیری ببەستن کە لە کۆنگرێسی ئەمریکا هەتانە. هەروەها مەکەین ستایشی قارەمانەتی هێزی پێشمەرگەی کوردستانی کرد لە شەڕی دشی داعش و گوتی ئێوە زۆر ئاسایانە شەڕی داعشتان کرد. ئاماژەشی بۆدا کە هاوکاریەکانی ئەمریکا بۆ هێزی پێشمەرگە و ناردنی چەک و کەلوپەلی سەربازی بۆ هەرێمی کوردستان بەردەوام دەبێت. مەسرور بارزانانی سوپاسی و پێشوازیە گەرمە و پشتیوانی ئەمریکای لە هەرێمی کوردستان کرد و گوتیشی هیوادارین پەیوەندیەکان زیاتر بەرەو پێشەوە بچن. ماوەی هەفتەیەکە شاندی هەرێمی کوردستان لە ئەمریکایە و لەگەڵ بەرپرسانی باڵای کۆشتی سپی و وەزارەتی دەرەوە و کۆنگرێس چەندین دیداریان ئەنجامدا.